بۆرسەی هەولێر داخراو تا ئەم کاتا دۆلار بە 140 و 500 دینار مامەڵەی پێوە دەکرا. هەروەکو مامەڵەکارانی دۆلار باسی دەکەن نرخەکەی بە ڕادەیەک دابەزیوە کە مانگێک پێش ئێستا بە بەراورد بە مانگێک پێش ئێستا 8 تا 10,000 دابەزیوە. خواوە کارەکەی و دۆلارش زۆر حکوومەتی عێراقی دێختە بازار حواڵەکان بەسەر ئەی جێبەجێ دەکا دۆلارش کاش دیارە زۆر دێتە بازاڕی و دینارش بڕەکەم بووە و ئەگە مەعاش شتیواش زوو بدا دینار زۆر دەبیتەوە و بەس دۆلار لەو ساڕەی ساڵێکی نۆرمالە لۆ عام باشە. بە بەراورد بە مانگێک پێش ئێستا مانگێک پێشدا چەند بوو ئێستا چەندە؟ بەخوای لە جێژنەی دوو مانگ لە جژنەی ڕەمەزانێ ئەوە دوو مانگە بزەبت بە ئەوەی بوو 100 و وڵایەکە 150 بە سەرەوە بوو 51 بوو یعنی 10,000 شکایە. باشە ئەو گرانبوونە لە سوودی مامەڵەکارانی دۆلارە ئەو گرانبوونەی دینار ئەو دۆلار شکان لە مەسلحەتی هەموو تاقەکی عێراقە هەم تاجیر هەم برێ ئاقارات هاوڵاتی مۆزەف هەمووی سوودمەند نەبی دۆلار دابەزی. یعنی ئەگەر دۆلار دابەزی هەموو خەڵکان سوودمەند دەبن ئیش دەبیتەوە بازار دەبیتەوە و ئیشاڵڵا بازرگانەکانش بن هەمویان ناز زۆربیان ینی بێویژدانیان پێوە دیارەکە دۆلار دادەبەزی ئەشیاکان هەرزان ناکەن استقلالی بازار دەکەن کە دۆلارش بەرز دەبیتەوە ئەشیا بەرز دەکەن. مامەجان وەسی دۆلاری دۆلاری بەرە دابەزین ئەرێ بەرە دابەزین ڕۆژ بە ڕۆژ دابەزی دێتە خوارد. پێشبینی دەکەن زیاتر بێتە خوارێ قورعانەوەی نازانێت خوازانی بەس پێشبینێک لێشتاش بێتە خوارێ دابەزی چکو ئەوەی دێ بەس دۆلاری دەفرۆش کەس مشتری دۆلاری نەبکرد ئیماراش دێتەوێت هەموو دەفرۆش بازارەکەەوە لاتەوە. باشە بە بەراورد لەگەڵ مانگێک پێش ئێستا چەند فەرقی کردی؟ تقریبا 7,000 فرق 7,000 8,000 فرق پێشە بە 140 بوو 7 بوو ئێستا بوویتە 140. باشە ئەمە لە بەرژۆندی مامەڵەکارانی دۆلار نییە؟ با بەرێوە بەرێوە ئێگەتا دابەز دۆلار و عالمەکەی باشتر استفادە دەکات شتە کارزان دەبی باشترە هەرێوە هەلە دابەزیمی باشترەوە لە ئەمە وا دەکات کە کەلوپەل هەرزان بێ بەعام قورعانیش فەرقا پێ نەکرد لێر بازاری هیچ بڕۆ بازاری لە هەرستانیش بێ ئەگەر 1,000 وەسەرێکەوە چ هەرست ئێستا چ فەرقە پێ نەکرد لە بازار شتەکان هەورە چ ئاسعری جارانە ئێستا دەبێتی بە دۆلار دابەزێت دەستی ئەشیای دەکرد ئەشیا هەرزان نەبووە زیرو بعد شهر دستی داره کابرای دکاندار داره که دلار است. ایدال عرضی نزدیک 10,000 تقواری. لو شهر زن نکرد. ادوانیا بازاریش به خود زنه او بازار که بازار نیو. چند ساله لیری؟ واد یک ساله. ایش واسه لما اینه بس ما واسه نمی. فقایشی دلاری هر بایا. نکی دلاری میشه سرشاق. ها متصل ولا کبزات ولا بزاز که کسیه. او معاش جو تاسیش عالم کده. یک معاش دو گەشتیاری سێ پرۆژە ئەوانە زۆ دەوری هەیە بۆ ئابووری ئەو کوردستانە بەڕاست پێ ئارەوە یعنی ئەو سێ شتە نەبیمانە هیچ وەنیە دۆلاری دابەزی مانە ماڵی وێرای بوویتەوە.